سڵاوتان لێ بیازیسان من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوامە بین لەم پرۆگرامی ساڕێژدا باسی نەخۆشیێکی باوەکەین ئەو نەخۆشیەی کە بە دووەم نەخۆشیدان درێ بۆ لە ناومردنی مرۆڤەکان ئەوش نەخۆشی شێرپەنجەی سیەکانە لەم بەرنمەیەدا پێتانەڵێن کە نیشانەکانی نەخۆشیەکە چییە و ئەم نەخۆشیە بۆچی لە ئێستاە ئەوەندە باوە لە ناو خەڵکیە ئەو هۆکارانە چین کەواکەن ئێمە تووشی شێرپەنجەی سیەکان بین بابەتی هەناسە تەنگی کۆمەڵی خەڵک هەیە کە هەناسەیان تەنگە بە جۆرە لە جۆرەکان کەی بزانن کە ئەو هەناسە تەنجیە کاریگەری لە سەریان هەیە و ئەو لە چ کاتێکا بچن بۆ لای پزیشکێکی پسپۆر هەروەها لە بەشی دووەمی بەرنامەکەماندا باسی بۆڕی سوورێنچکەکەین باشە هەندێک منداڵ هەیە هەندێک کەسەیە کە بۆڕی سوورێنچیان بچوو بۆتەوە خواردن دێتە دەرەوە ئەڕشێنەوە ڕشانەوەی بەردەوامیان هەیە بە خۆشحاڵەوە ئەمڕۆ ئەچینە کلینیکی پزیشکی دکتۆرێکی پسپۆر لەو بوارە هەموو پرسیارانەی ئاراستاکەین لەگەڵمان بمێننەوە باسی هەر یەک لەو بابەتانەکەین و وەڵامی تەندروستی و پزیشکی گونجاوتانەدانین. دووبارە سڵاوتان لێبێ عزیزان ئەمڕۆ بە خۆشحاڵەوە هاتوونتە کلینیکی پزیشکی دکتۆر هەرمان یاسین کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ و بۆڕەکانی خوێنن ئەمە یەک زانیارێک لەسەر دکتۆر هەرمان بڵێم لە بڕوانامەی بۆردەکە یەکەمی سەراستی عێراق بوو بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە هەم بۆ بەرنامەکەی من و هەم بۆ ئێمەش لەم بەرنامەیەدا باسی دووسێ بابەتی گرنگەکەین وەک لە پێشەکەی ئاماژەمان پێدا کە شێرپەنجەی سیەکانە بابەتی سوورێنچکە کۆمەڵێک پرسیار هەیە ئاراستی دکتۆرێکەکەین ئەوەش بە شێوەیەکی زانستی و کورت و پخود وەڵامانەداتەوە. سڵاو دکتۆرجان. سەرچاو بەخێراتن. سپاس بۆ تۆ دکتۆرجان سپاس بۆم دەرفەتەش بەڕاستی. دکتۆرجان لە پێشەکە باسی ئەومان کرد کەسانێکەن بۆ منە گەنجێکە لێ پرسی جگەرە مەکێشە وەڵامەکەی ئەوەیە ئەڵێ کەسانێکە ناسم 70 ساڵە جگەراکێشن 70 ساڵە چوزانم دوو کەڵ و ئەم بابەتانە بەڵامیش عیبشیان نیە و نەخۆش نەکەوتونە بۆ من جگەرە نەشێشم وەڵامی من شێکێشم وەڵامێکی پزیشکی ئێوە چییە سەبارەت بوو؟ بەڵێ سەرەتا شێرپەنجەی سیەکان کۆمەڵی فاکتەر کۆ ئەبێتەوە لە نەخۆشەکەیە ئەنجا تووشی شێرپەنجەی سیەکانە بێ ینی مەرج نییە تەنها یەکێک لە هۆکارەکانی هەبێت کە جگەرە کێشانە کە هۆکاری سەرەکیە بۆ نمونە پێشووتر ئەوانی وایە سە تەمەنیان 70 ساڵە لە ژینگەیەکی پاکە ژیاون ڕاست کە پیسبوونی ژینگەیەکە لە هۆکارە سەرەکیەکان توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی سیەکان هەروەها بۆ هێڵی بۆ ماوەی شێرپەنجەیی مەرج نییە ئەو کەسە واجگەرە کێش بووە بۆ هێڵی بۆ ماوەی شێرپەنجەیی هەبێ کە ژێکێکە لە هۆکارەکان بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هەروە ئەمە توانین بە شێوەیە تریش وەڵامی بینەوە ئەو پرسیارە هۆکاری سەرەکی توشبوون بە شێرپەنجە لە سەرانسەری جیهانە جگەرە کێشانە بە ڕێژەی 185 هەتا 190 لە ئەوەم نەخۆشانی کە شێرپەنجەی سیەکانیان هەیە جگەرە کێشن یعنی لە 185 ئەو کەسانی تووشی شێرپەنجەی سیەکان بوونە جگەرە کێشن 85 بۆ 90 شێرپەنجەی سیەکانیان هەیە جگەرە کێشن بەڵێ زۆر باش دکتۆر باسی شێرپەنجەی سیەکانەکەین پێم بڵێ شێرپەنجەی سیەکان چییە خۆی؟ بەڵێ شێرپەنجەی سیەکان یەکێک لە باوترین نەخۆشەکان ئێستا لە سەرانسەری جیهان ئاباسیەکەین یەکەم هۆکاری مردنە لە پیا و لە ئافرەتیشە لە سەرانسەری جیهانە باشە کۆمەڵی هۆکار هەیە کاریگەری ئەکاتە شێرپەنجەی سیەکان ئینشاءڵڵا بە درێژی دێنە سەر باسی ئەو مۆزوعە زیاتر لە تەمەنی 50 بۆ 60 ساڵیە ڕۆەدا لە گەورەتریشە ئەبێ بەڵام تەمەنی باوەکە لە 50 بۆ 60 ساڵیە دەرەکەوێت باشە دکتۆر باسی ئەوم بۆ بکە ئەو هۆکارانە چییە کە واکەن شێرپەنجەی سیەکان دروست بێت؟ بەڵێ وەکو باسمان کرد لە پرسیاری پێشوە جگەرە کێشان هۆکاری سەرەکیە پیسبوونی ژینگە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کارکردن لە کارگەی ئەسبێسە یەکێکە لە هۆکارەکان خواردنی ناتەندروست واتە خواردنێک ڕیشاڵی کەم تیابێ ئەو خواردانەی ڕیشاڵیان زۆر تێ میوەکانن سەوزەواتە باش چەند ئەو خواردانە زیاتر بێ
ئەگەری توش بوون بە شێرپەنجەی سیەکان کەمترە بێتەوە. هەروەها بوونی بۆ هێڵی بۆ ماوەیی شێرپەنجەی یەکێکە لە هۆکارە سەرێشەکان دایک و باوکێ خزمی پلەیەک یان پلە دوو کاریگەریان هەیە بەسەرەوە. ئەوە ئەگەێنێ کە لە بۆ ماوەیەکەیە واتە لە جیناتی ئەم نەخۆشەیە نەخۆشی شێرپەنجە هەیە. دکتۆر ئێستا ئێمە لە ناو پەتاوەرزیەکانین باشە خەڵک کۆکەی هەیە خەڵک بەردەوامە کۆکەی هەناسە تەنجیان هەیە باشە ئەگەر بینە سەر نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەی سیەکان پێم وایە لە نیشانەکانش هەندێک لەو نیشانە هەیە کە ئێستا خەڵک هەیە تۆ چۆن نیشانەکان دیارێکە یاخود کەسێک چۆن بزانێ خوا نەخواسە نیشانە سەرەتاییەکانی شێرپەنجەی سیەکانی تیادا بە شێوەیەکی گشتی ئەوانەی وە ترسی ئەویان هەیە کە نیشانەکانی شێرپەنجەیی بن تەمەنێکی گەورەیەتریان هەیە واتە لە 50 ساڵ بەرەوسەرەوەن ئەوەی لە 50 ساڵ کەمترە مەترسێکی کەمترە. نیشانەکان بریتین لە کۆکەی وشک بۆ ماوەیەکی درێژ پەتای وەرزی ماوەیەکی درێژ کۆکە ناگرێت ینی 2 هەفتە زیاتر بەرەوسەرەوە ئەوێتە جێی نیشانەی پرسیار کۆکەی وشک ئەمە باسمان کرد کۆکە هەیە خوێنی لەگەڵا دەرەچێت ئەوە نیشانەیەکی زۆر مەترسیدارە کۆکە خوێنی لەگەڵا بێ بە زووترین کات ئەو کەسە سەردانی پزیشک بکە. هەندێکەیە دکتۆر ئەڵێ لەبەر ئەوە خوێناتوە لەبەرەوەی من ئیلتیاباتی قورگم هەیە لەبەر ئەوە لە کاتی کۆکەیە خوێندێت ینی وەڵامی تۆ هەوکردنی گەرو بۆی هەیە جارێک یان دوو جار خوێن دەرچێت لەگەڵ کۆکەکەیە بەڵام ئەوەستێ بەڵام تۆ ئەگەر نەخۆشی شێرپەنجەت هەبێ لە سیەکانە وا بە ئاسانی ناوەستێ درێژترە کۆکە بەخوێنەوە. ئازاری سینگ طبعا ئازاری سینگ بە شێوەیەکی گشتی هی نەخۆشیەکانی دڵە ئازاری سینگی نەخۆشیەکانی دڵ لە ناوەڕاستی سینگە ئەبێ ئازاری سینگ لە شێرپەنجەیە لە قەرەغەکانی سینگە بێ لە لای ڕاستیان لە لای چەپ بە پێی ئەو شوێنەیوە نەخۆشیەکەی تایە. یەکێ لە نیشانە گرنگەکان لاوازبوون دابەزینی کێشی لەش نەخۆش دێت سەردانمانەکە ئەڵێ دکتۆر پێش مانگێ جلم کڕیوە ئێستا بۆ بەرم نابێ گەورەیە بۆ بەرم یان ئەڵێ ئەو شتێنی وای بەستم دەنکێت تونترێکم ئێستا پێشتر بەو شێوەیە نامبەستا. کەواتە دکتۆر ئەتوانین بڵین هەموو دابەزاندنی کێشێ بێ هۆکار جێگای مەترسیە بێهۆکار واتە ئەوەی کە کەسەکە ڕژێم ناکە خواردنی هەر باشە خەوی هەر باشە بەڵام کێشی دابەزێ بزەبت ئەگەر کەسەکە خواردنی نەگۆڕابێ حەزی بۆ خواردن نەگۆڕابێ و خۆشی هیچ ڕژێمێ ناکە دابەزینی کێشی لەش ئەبێ دکتۆر لە کۆڵینۆی لەسەر بکە بە دڵنیاییە هۆکارێکی گرنگ لە پشتێوە هەیە هەندێک جار شێرپەنجەیە هەندێک جار هەنێ نەخۆشی درێژخایەنی تر هەیە ئەبن هۆکاری داواتە ئەمە تێبینێکی زۆر باشە وەڕاستی ئەو کەسانێک کە بێ هۆکار کێشی لەشیان لە ناکایەک دابەزێ پێویستە کە پزیشکێکی پسپۆر بیان بینێ سەرەتا بۆی بزان هۆکاری دابەزێنی کێشیان چیە. دکتۆر باسی شێرپەنجەی سیەکانمان کرد ئەم نەخۆشیە چارەسەرێکی بنبڕکراوی هەیە یاکۆ دەبێتە نەخۆشیێکی درێژخایەن بەڵێ بۆ ئەوی وڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئەوێ باسی ئەوە بکەین نەخۆشیەکە دابەشەکرێتە سەر 4 قۆناغ باشە ناچینە ناو درێژەی قۆناغەکانەوە بەڵام بە شێوەیەکی سادە باسیەکەین ئەیکەین 2 بەشەوە ئەو 4 قۆناغە بەشێکی پێڵین قۆناغی سەرەتایی بەشەکەی تری پێڵێن قۆناغێکی پێشکەوتوو قۆناغە سەرەتایەکان بەڵێ چارەسەری هەیە و بە نەشتەرگەری هەڵە گیرێ و نەخۆشەکە ئەگەڕێتەوە باریکی تەندروست و هیچ شەشەیەشی نابێ. ئەوانەی قۆناغی پێشکەوتون چارەسەرەکەیان چارەسەری کیمیاویە هەندێک جار قۆناغی سەرەتاییش لە پێش نەشتەرگەری یاخود لە دوای نەشتەرگەری پێویستی بە چارەسەری کیمیاوی ئەبێ بەڵام بە دۆزێکی کەمتر ئەوە زیاتر پەیوەندی بە پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجەوە هەیە. زۆر باشە دکتۆر پێم بڵێ نەخۆش لە چ کاتێکە پێویستە سەردانی پزیشکێکی پسپۆر بکە بۆ ئەوەی چوزانم خۆی بپارێزێ لەم نەخۆشی بڵێن شێرپەنجەی سیەکان. بڵێ ئەگەر سێری داتاکان بکەین ئەو حاڵەتانەی وا دیان بۆ ینی بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەوانی دیان بۆ نەخۆشخانە بە شێوەیەکی گشتی لە قۆناغێکی پێشکەوتووان چونکە قەت ناچن بۆ چێککردن بۆ پشکنینکردن
ئەگەر باسی ئەوروپا بکەین یاخود ئەمریکا چێککردنی ساڵانە یاخود 6 مانگی هەیە بۆ هەموو جۆرە نەخۆشیەکان یەکێ لە نەخۆشیە سەرەکیەکان کە چێکی بۆ ئەکرێ شێرپەنجەی سیەکانە ئێمە لای ئێمە ئەو شتە نییە من ڕێنمایم بۆ ئەو کەسانەی جگەرەی کوێشن تەمەنیان لە 6 ساڵ بەبانەوەیە 6 مانگ جارێ هیچ نەبێ وێنەیەکی ئەکسڕێی بگرن ئەشی ئایش ئاسایی باش بۆ سیەکان 6 مانگ جارێ کاریگەری لاوەشی نابێ بەسەر نەخۆشەکەەوە بەڵام ئەگەر حاڵەتێکی هەبێ دەرەکەوێ و زوو چارە سەرەکرێ بابینە سەر باسی ئەو حاڵەتانە چین ئەو نیشانانە چین کە ئێمە پێڵێن ڕێت فلاگ واتە ئاڵای سوور ئاڵای سوور واتە ئاڵای مەترسیدار ئەو حاڵەتانە چین نەخۆش ئەبێ ڕاستەخۆ سەردانی پزیشک بکە کۆکە ئەگەر خوێنی تیاابێ هەتا ئەگەر کورت خایەنیش بێ ئەبێ سەردانی پزیشک بکە ئەوە بە زۆر بەڵێ دووەم شت ئازارێکی سینگی درێژخایەن لای ڕاست و لای چەپ دکتۆر فەرقی هەیە بۆ منە هەندێکەڵێ لای ڕاستم ئازاری هەیە هیچ نییە بەسیانەوەی دڵ زیاتر کەوتوتە لای چەپ ئازاری چۆنە من باسی ئازاری سینگەکەم وەکو لە سەرتا باسم کرد باسی ئازاری دڵ ناکەم ئازاری شێرپەنجە لەو شوێنەیە دەرەکەوێت کە شێرپەنجەکەی تایە زۆر باش بەڵێ ئەگەر کێشیان دابەزی ئەوە نیشانێکی گرنگە ئەبێ خێرا سەردانی پزیشکێکی سپۆرت بکەن تا ئەو سێ خاڵە زۆر بەڵێ بەدڵنیاوە بیرم چوو ئەم سێشتە لەو نەخۆشانی کە جگەرە کێشن ئەبێ زیاتر گرنگی پێ بدرێ باشە دکتۆر پرسیارێکی ترێ بۆ نەکەسانێک خوانەخواستە تووشی شێرپەنجەی سیەکان بوونە ئێوە وەکو پزیشکێکی پسپۆر لە بوارەکەیە چۆن دیارەکەن بۆ منە ئەو کەسە ئەوەنداژێ ئەوەندەی ماوە لە ژیانە یاخود چوسام زۆرجە پزیشکێکەیە ئەچیتە لای ئەڵێ کە سوکاری شێرپەنجەیە ئەڵێ ئەم نەخۆشە 4 مانگی تر تاوە بێ ئەمە چۆن ئەکرێ بەڵێتە ئەو شتە لە ڕووی زانستی پێوترێ فاکتەرەکانی پێشبینیکردن فاکتەرەکانی پێشبینیکردن کۆمەڵێ شتە باشی باسی شتە سەرەکیەکانێکم ئەوی خەڵک لی تێگا یەکەم خاڵی گرنگ جۆری شێرپەنجەکە جۆری شێرپەنجەکە دیاری ئەکا کە ئەمە جۆرەکەی خراپە یان خراپترە باشە بەڵێ دووەم خاڵ لە چ قۆناغێکە قۆناغی سەرەتایی تەمەنی درێژترە بێ قۆناغی چوارم تەمەنی کورتترە بێ هەندێک جار کەمتر لە 6 مانگەژێن وەکو خۆت باس کرد هەندێک جار پێتەڵە 4 مانگەژێن خاڵی سێم ئەو شێرپەنجەی ئەو لۆی کە هەیەی لەکوێی سیەکانێتی لە قەراغەکانی سینگێتی سیەکانێتی یان لە ناوەڕاستی سیەکانێتی ئێمە بە شێوەیەکی گشتی باسیەکەم ئەو لوانەی کە لە قەراغەکانن کەمتر خراپ ئەو لەو لوانەی کە لە ناوەڕاستی سیەکانن کۆمەڵی هۆکاری ترمان هەیە بۆ نمونە نەخۆشەکە خۆی تەمەنی زۆر گەورەیە تەمەنی 75 بۆ 80 ساڵە ئەمە یەکێکە لە فاکتەرە خراپەکان یاخود جگەرە کێشێکی زۆر بە شێوەیەکی زۆر جگەرای کێشێ ڕۆژانە لە 2 پاکەت زیاتر جگەرای کێشێ ئەمە خۆی سیەکانی ئەو شوێنانی کە لوی شێرپەنجەیشی تیانە ناتەندروستە یەکێکی تر لە هۆکارەکانی پێشبینیکردن نەخۆشەکە خۆی نەخۆشی درێژخایەنی تری هەیە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵی هەیە دەمە خوێنبەرەکانی دڵی ژیرەوە پستانی خوێنی هەیە شەکرەی هەیە ئەمانە هەمووی فاکتەری پێشبینیکردنی خراپن لە بابەتی جگەرە کێشان باست کرد دووبارە جگەرە کێشانش هۆکارێکە بۆ بابەت جگەرە کێشان ئەم یەکێکە لە سەرێکی ترین هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجەی سیەکان 185 بۆ 190 ئەو کەسانی تووشی شێرپەنجەی سیەکانە بن بە هۆکاری جگەرەی کێشان و تووشە زۆر باشە دکتۆر جان بەڵێ ئازیزان هەر لەسەر قسەکانی دکتۆر راپۆرتێکمان هەیە لەناو خەڵکین بزانین خەڵک چۆن جگەرا کێشێ و چەندێکە جگەرا کێشن ئەوانەی کە وازیان لە جگەرە کێشانەوە ئەو راپۆرتا بینین دواتر دێنە وڵاتان لە بەرگەی دووەمی بەرنامەکەمان لەگەڵتان بەردەوام نەبین باسی بابەتێکی گرنگتر لەم بابەتشەکەین فەرموو. زۆر جا پرسیارێکی باوەکرێ باشە کەسانێک هەن وەکو ئەم کابرایە باشە تەمەنی 60-70 ساڵە بە درێژەی 30 ساڵە جگەرا کێشێ ئەڵێ هیچ کاریگەریەکی لەسەر نەبووە دێت و ئەڕوا بەردەوام جگەرەی کێشاوە هەندێکیانەی نێرگەلەشیان کێشاوە بۆچی لەسەر کەسێکی وەک من جگەرە کاریگەریە بێ
ئەو پرسیارە زۆر باوە لە لای خەڵکی بەتایبەت لای ئەوانەی کە جگەرەشە کێشن. ئەمڕۆ ئێمە لەم بەرنامەیەدا وەڵامی ئەو پرسیارەشتانە دێنەوە کە چ کاتێک جگەرە و دووکەڵ کاریگەریە بێ لەسەر کەسەکە. مامۆستا سڵاو دەبێت چۆنی؟ ئەحواڵ مامۆستا جگەرە ناکێشتۆ؟ نەوەڵام. باشە کات لە تەمەەن تا جگەرەت کێشاوە؟ 15 ساڵ. 15 ساڵ کێشاوە. کێشاوە. ئێستا ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە جگەرا کێشن؟ وڵی برام نەخۆشێکی کوشندەیە بەڕاستی. بەڕاستی کوشندەیە. ئەنی خاستن ئێستا مەزگەرە نییە. يعني وەکو تا ئێستا منێ بینم لە تەحلیلەکەن هەمووی نەخۆشیە. خەڵکە ڕای وەڵام من جگەرە ناکێشم ئێستا نێرگەلاکێش نێرگەلەکە زەرەری گەلێ لەوە زیاترە. ئەوە هەر داخراپ ئەوە بێەوە يعني وەکو من تێگەیشتمە لێی يعني سبب عقم شتیایە نەوەکو سەبەبێک کۆمەڵی نەخۆشیشی لەگەڵایە. تۆ 15 ساڵ جگەرت کێشا؟ هەر وەڵا 15 ساڵ جگەرم کێشا بەس الحەمدوللا لە نەوەتەکان وازمێناوە. دوایە واستە ناستت بە چی کرد؟ وڵی مرتاحم بۆخم قەت بۆن دەمەم نایە قەت استراحەتم يعني بەمون زاڵێم پیا زۆر يعني متەسەڵتە بەسەر ژن لەو ناحەیەوە هەر ژنێک جگەرە بخوا پیاوەکە قبول ناکەن. بەڵام ئێمە پیا نابێ بە زۆر ئەوە لە تەنیشت پاڵکە لە تەشت بخەوێ لەزە تەبڵە جگەرەیەک و حالەکە وایە. من عندك. تعال منه تعال. لا تعال منه. والله فلتت من عندك. مش وقت هاي تدخن. كم سنة يعني؟ من 94. 94. نعم. حدث. نعم. ليش تدخن يعني؟ والله الصراحة من كنا مراهقين. اي. يعني تحس بشيء حلو؟ لا بس هو تعرف شلون؟ النيكوتين يمشي بالدم، من يمشي بالدم بعد انت راح تدمن عليه. يعني أنا كوجهة نظري أكبر غلط الإنسان يتعلم التدخين. كوجهة نظر يعني. ليش أنت تدخن؟ بعد إرادة لإرادة يراد له مثل ما يقول حافز يعني أنت تتعب على نفسك. هیوادارم کەس نەیکێشێ. نەیکێشێ. هەر بەخوا. زۆر جار ژنەکان گلەی ئەواکەن ئەڵێن پیاوەکان بۆنی جگەریان لێ دێ ئەو شتە. لەخوا بە زیادوانەی من نای. لەخوا بە زیادی. بۆ نمونە سبەی کوڕێک دێتە داخوازی کچەکە دێ پرسی جگەرا کێشێ یان ناکێشێ؟ طبعا. بەیانیان هەڵەستم ناو دەم زۆر ناخۆش بوو. دوای جگەرە دوازێنان لە جگەرە هەست بە خۆشیە کرد. ئەرە وەڵای سە زۆر مرتاحم. سەناسە تەنگی و شتت؟ نا وەڵای سە خەوم خۆشە یعنی زووتر هەڵەسم تێرخەوە بم. ئامۆژگاریت چییە بۆ کەسانی کە جگەرا کێشن؟ منێژم نەیخۆن باشتر. نەیخۆن پەشیمان. أبدا من حياتي بعمري من انخلقت لحد هالدقيقة. أخويا سرطان الحياة هو التدخين. اللي ما يعجبه خلي يبقى يدخن إلى حد ما يموت بالتدخين ماله. دکتۆرا بینین بابەتی جگەرە کێشان باشە خەڵکێکی زۆر جگەرا کێشێ. پرسیارم لە زۆر پیاو کرد لێرە سەبارەت بووی کە جگەرا کێشن و ئەو شتانە. پیاوێکیان لێرە پرسیارێکی وتی بەڕاستی ژنەکان زۆر گوناحن لە تەنیشت تەپڵێکێکی جگەرەوەن یعنی وەک تەپڵێکی جگەرە. تۆ ڕات چیە لەسەر بابەتی جگەرە کێشان؟ لەبارەی جگەرە کێشان تەوان خۆتەزانی قەدەغەیە بۆ هەموو بەشەرێ ئەگە ژن بێ ئەگە پیاو بێ چونکە خۆتەزانی ینی دەرەجەی سەرەتان نسبەی سەرەتان زۆر هەیە لە جگەرە کێشان بە لەبەر ئەوە من تەشجیعی کەس ناکەم نە ژن نە پیاو خاستن نەرگیلە چونکە هەر نەرگیلە کێشانی تقریبان 100 جگارەی تایە و ئەو 100 جگارەیە زۆر زەرەرە بۆ لەشی ئەو بەشەرە. دکتۆرە بابەتی جگەرە کێشان کاریگەری لەسەر منداڵبوون و ئەو شتانە؟ بەڵێ لەبەر ئەوە ئەو ژنەی حاملە نابێت جگەرە بکێشێ قەدەغەیە و ئەگەریش یعنی پیاوەکەش جگەرە بکێشێ بچێتە دەرەوە جگەرە بکێشە نابێت تەنیشتی جگەرە بکێشێ چونکە کە ئەنەما خۆشی جگەرەی کێشاوە ژنەکە لەبەر ئەوە تەسیرەکە سەر گەشەبوونی مناڵ یعنی گەورە نابێ هەر بە بچووکی ئەمێنێ لە ناو زگی دایکی و کە ئەبێ لە دایک وەزنی زۆر بچووکە بقارنەیەکی لە مناڵی تر هەنێ تەشەوهات تووشە بێ بە بۆنەی جگەرە کێشانەوە. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان وەکو لە راپۆرتەکەیە بینیتان کە کۆمەڵە خەڵک هەیە بەڕاستی باسی زیانەکانی جگەرە کێشانەکە. دکتۆر شتێکی زۆر سەیرەیە بەڕاستی ئەو خەڵکی کە قسەمان لەگەڵیان کرد وەک من و تۆ ئەزانن زیانەکانی جگەرە کێشان چییە و هەندێکیان بە قوڵی ینی باسی ئەوەیە کرد کە جگەرە کێشانە بێتەوە شێرپەنجەی سیەکان و بەڵام ئەم کێشانی بەردەوامە چییە؟ هیچێکیان باسی ئەوەی کرد کە ئەمە نیکۆتینە لە لەشم و من ناتەوە مازی دەبێنم ئەم بابەتە چۆنە یانی؟ خۆی ئیدمان بە زمانێکی گشتی باسیکەین دوو جۆرمان هەیە جۆرێکی لە ڕووی سایکۆلۆجیەوەیە جۆرێکی لە ڕێی ئەندامیەوەیە لە ڕێی ئۆرگانیۆ لە ڕێی ئۆرگانیۆ ئۆکەی قسەکەیتەوە کاتێ جستە ڕادێ لەگەڵ نیکۆتینە
پێویستی بە نیکۆتینی ترە بە کاتێ ڕێژەی نیکۆتیندا ئابەزێ لە خوێنە. جۆرەکەی تری ئیدمان سایکۆلۆژیە لە ڕووی نەفسی و نەخۆشەکە نەخۆش نا کەسەکە ڕاهاتووە لە دوای نانخواردنێکی چەور ئەبێت گەرە بچێشێ ڕاهاتوو بانیان لە خەواڵەسی ئەبێت گەرە بچێشێ ڕاهاتوە ڕەمەزان بە ڕۆژە بێ لە تایوارە چاوەڕێکە بۆ گەرە بچێشێ. ئەمە ئیدمانی سایکۆلۆژی زۆر بەهێزترە لە ئیدمانی ئۆرگانی. ئیدمانی سایکۆلۆژی بزەبت تۆزە ڕوونتری بکەیتەوە بەست ئەوەیە بۆ منە کەسەکە لە ڕووی ڕاهاتن نەفسی و ئەو شتانە ڕاهاتن وا خۆی ڕاهێناوە کە لە دوای نانخواردن ئەبێت گەرە بشێشێ. ئەمە زەحمەتە تا ئەتوانێت وازی لێبێنێ لەبەر کاتە نانەکە ئەخوا یەکسەر ڕاهاتوە لە دوای نانخواردنەکە بێت گەرە بچێشێ. لەبەر ئەوەیە کە جگەرە تەرکردن کێشەی ئەویانە بێت لەو کاتانی کە پێشتر ڕاهاتوە جگەرە بچێشێ بەڵام مەحاڵ نییە. ئاسانە ینی خەڵکێکی زۆر هەیە خەڵکێکی زۆرە ناسم 15 ساڵ جگەرەی شەشاو 20 ساڵ جگەرەی شەشاو تەرکی کردودا بەڕاستی مرۆڤ زۆر لەو شتانە بەهێزترە. لە راپۆرتەکە بینیمان کەسێک کاوەیت 15 ساڵە من جگەرا کێشم وازمە دکتۆر پرسیارێکی ترێ سەبات بە جێرە کێشان گەنجانێک هەن ئەڵێن ئێمە وەرزشەکەین ڕاضاکەین جێمە تۆپێنە جگەرا کێشین بۆیە ئەوەندە کاریگەری لەسەرمان نییە ئەو شتە ڕاستە؟ وەرزش سوودی هەیە بۆ هەموو ئەندامێکی جەستە باشە بەڵام تۆ بۆ ئەوەی تەسیری جگەرەکە نێڵی کاریگەری جگەرەکە نێڵی لەسەر سیەکانت وەرزش هیچ سوودێکی نییە. وەرزشوان جگەرە کێش مەترسیک توشببوونی بە شێرپەنجە کەمتر نییە لە ناوەرزشوانێکی جگەرە کێش. دکتۆر پرسیارێکی تر هەیە سەبارەت بە هەناسە تەنجیە باشە کەسانێک هەیە کە هەناسە تەنگێکی کەمیان هەیە بەڵام ئەهمالیان کردووە هەناسە تەنجی کەی مەترسیدارەوە چ کاتێک پێویستە نەخۆشەکە بێ سەردانی ئێوە بکە؟ کاک ڕێبین هەناسە تەنجی کۆمەڵی پسپۆڕی ئەگرێتەوە کۆمەڵی هۆکار ئەگرێتەوە مەرج نییە تەنها سیەکان بێ بێچێ لە هۆکارە سەرچەکان دڵە هەناسە تەنجی بۆیە هەناسە تەنجی هیچ کاتێ نیشانەیەشی ئاسان نییە هیچ کاتێ شتێک نییە کە ئێمال بکرێ هەر کاتێ هەر کەسێ هەستی بە هەناسە تەنجی کرد ئەبێت سەردانی نزیکترین نەخۆشخانە بکە. زۆر باش دکتۆر ئەچنە سەر بابەتێکی تر کە ئەو بابەتە بەڕاستی هەستەکەم زۆر کەم باسی لێکراوە بابەتەکە و نەخۆشیێکی زۆر بڵاوشە ئەوش بابەتی سوورێن چکە و تەسکبوونەوەی سوورێن چکە خۆی سوورێنچک چییە و ئەو بابەتی تەسکبوونەوەی چیەکە لە سوورێنچک ڕۆدا؟ کاک ڕێبین سوورێنچک بۆ ڕیەکە گەرو ئەبەستێتەوە بە گەدەوە باش خۆراک و ئاو هەر شتێک ئەی خۆین لە ڕێگەی سوورێنچکۆ ئەگا بە گەدە باش. سوورێنچک یەکێکە لە ئەندامە گرنگەکانی جەستە و زۆر نەخۆشی تایە بابەتەکە زۆر گەورەیە بەڵام ئینشاءڵڵا بە شێوەیەکی کورت با پرسیارەکەمان ئەوە بێ دکتۆر ئەو نەخۆشیانە چین کە لە سوورێنچکە ڕۆدەن بۆ نەتەسکبوونەوەی سوورێنچکێکێکە لەو نەخۆشیان بەڵێ تەسکبوونەوەی سوورێنچک خۆی لە خۆیە کۆمەڵی هۆکارە ئێمە ئینشاءڵڵا باسی تەسکبوونەوەی سوورێنچکەکەینەوە یەکێ لە هۆکارە باوەکان زگماکیە مناڵ هەیە لە دایک کە بێ بە زگماکی سوورێنچکی داخراوە هەیە سوورێنچکی تەسکە هەیە ناسووری هەیە لەگەڵ بۆڕی هەناسەیە ئەمانە هەمووی هۆکارن بۆ تەسکبوونەوەی سوورێنچک ئەمە یەکێ لە هۆکارە سەرچەکان. باسی مناڵت کرد مناڵانێک هەن کە لە دایکە بن شیرە خۆن شیرەکە ڕاستەوخۆ دێننەوە یاخۆتە تا 4-5 ساڵ کە خواردنە خۆن ئەرشێنەوە لە خواردنەکە دێنەوە ئەمە پەیوەندی بە سوورێنچکەوە بەڵێ پەیوەندی بە سوورێنچکەوە لە هۆکارەکانە دێن ئینشاءڵڵا باسەکەین. یەکێکی تر لە هۆکارە سەرچەکان گەڕانەوەی پێکهاتەکانی ناوگەدەیە بۆ سوورێنچک و بۆ ناو گەرو بە عەرەبی پێوتر ئێرتجاع عەمەری ئەوزەم هەرە ناوە باوە لە ناو خەڵکیە. ئەم حاڵەتە کە زۆر دووبارە ئەبێتەوە بۆ ماوەیەکی درێژخایان تەبەن نەخۆشەکە هەست بە دڵە کزەکە پێ ئەوترە دڵە کزە لە ناو خەڵکە ئەم حاڵەتە کە زۆر دووبارە ئەبێتەوە هۆی برینداربوونی سوورێنچک و لە کۆتاییە تەسکبوونەوەی سوورێنچک. یەکێکی تر لە هۆکارە باوەکانی تەسکبوونەوەی سوورێنچک نەخۆشی شێرپەنجەی سوورێنچکە بەڵێ باوەسە هۆکارەترێ لە پێشەوە دەگیرم چۆڵە. یەکێکی تر لە هۆکارە گرنگەکان بە تایبەتی لە مناڵانە ڕوەدا ئەویش خواردنەوەی مادە پاککەرەوەکانە وەکو فاس قاسر تیزاب ئەم پاککەرەوەکان بەگشتی ئەمە خوانەخواسە نەزانن بیخۆنەوە ئەگەر بەکاری بێنن دکتۆر ئەو غاز و شتەی ئەوەشە بێتەوە چێشە دروست ناکات تەنها خواردنەوەکەی چێشە دروستەکە
بەڵێ زۆر باش دکتۆر پێم بڵێ ئێستا نیشانەکانی تەسکبوونەوەی سوورێنچک چییە و چۆن بزانین ئێمە تووشی ئەو تەسکبوونەوەی سوورێنچکە بووینە بەڵێ بەپێی پلەی تەسکبوونەوەکە نیشانەکانێک گۆڕێ ماسەکەین لە بچووکەوە بۆ گەورە زۆر باشە بەڵێ سەرەتایشی لە هۆکارە لە نیشانە سەرەکیان ببوورە نەتوانینی قوددان توانای قوددانی نامێنێت نەخۆشەکە سەرەتا کە کەم تەسکەوە بە سوورێنچکی تەنها بۆ خواردنی پار و نان خواردنە ڕقەکان بڵێن بۆ ئەمە توانای نامێنێت دواتر و ئەگاتە پلەیەک تەسکبوونەوەکەی بۆ ئاو خواردن و شلەمەنی خواردنیش کێشەیە بێ و ناتوانێت قوتی بدا ئەمەشە لە نیشانەکان یەکێکتر لە نیشانەکانی سەرەتای حاڵەتەکە دڵەکزەیەکە بۆ ماوەی چەند ساڵێ لەگەڵ دڵەکزەکەیە گەڕانەوەی خواردن بۆ ناو گەرو ئەو خواردنەی کە ئەی پێش ئەوەی هەرز بکرێ خواردنەکە وەک چۆن قوتتداوە بەو شوەیە ئەگەڕێتەوە ناو گەروی نەخۆشەکە کۆکە لە شەوانە کۆکە لە شەوانە یەکێکە لە نیشانەکانی هۆکاری کۆکە لە شەوانە چیە کۆکە پەیوەندی بە ئەندامی هەناسەدانەوە هەیە پەیوەندەکان ئەوەیە کە هەر نەخۆشێت تەسکبوونەوەی سوورێنچکی هەبێ ئەو خواردنێکی ئەیخوا بڕێکی لەوانەیە دابەزێ ئەگەر تەسکبوونەوەکەی زۆر نەبێ بڕێکی ئەمێنێتەوە لە سوورێنچکیە کە ئەخەوێ لەسەر ئاستێکی ڕێک خواردنەکە ئەگەڕێتەوە ناو گەروی خەوتووە ئاگای لێ نییە ئەچێتە ناو بۆڕی هەناسەوە تووشی کۆکەیەکە هەنە جارەگاتە هۆکاری ئەوەی هەوکردنی سیەکان و دروستبوونی التهابات لەسێ زۆر باشە دکتۆر پێم بڵێ ئێستا لە چ کاتێکە پێویستە نەخۆشەکە سەردانی پزیشک بکە بۆ ئەو حاڵەتی تەسکبوونەوەی سوورێنچک بڵێ ئێمە هیوادارین نەخۆش نەگاتە ئەوەی کە تەسکبوونەوەیکی گەورەی هەبێت لە سوورێنچکە تەسکبوونەوەیکی زۆر سەرەتا ئەوانەی وە کێشەی گەڕانەوەی خۆراک و پێکاتەکانی ناو گەدایان هەیە بۆ سوورێنچک و بۆ ناو گەرو ئەبێ زوو سەردانی پزیشک بکەن بۆی ئەو حاڵەتی چارەسەر بکرێن نەگاتە هۆکاری تەسکبوونەوەی سوورێنچک ئەمە سەرەتا دواتر هەر کاتێ نەخۆش هەستی کرد توانای قوددانی کەمتر بۆتەوە خواردن ناتوانێت قوت بدا ئاو ناتوانێت قوددا شلەمەنگ ناتوانێت قوت بدا بێ بە زووترین کات سەردانی پزیشک بکەن زۆر باشە دکتۆر لەسەر ئەو خاڵە با بوەستین وەکوتمان مناڵ هەیە کە بۆ نمونەکە لە دایکە بێ شیرەخوا دواتە شیرەکە هەڵدێنێتەوە یاخود لە تەمەنی 3-4 ساڵیشە خواردن هەر شتێکە خوا ئەڕشێتەوە بەردەوام شروبی دێنێ شروبی نۆڤۆمیت و شروبی ڕشانەوەی ئەوانەیە ئەم حاڵەتە بزەبت لەسەر چۆنە حاڵەتەکە چۆن دەرەکە هەمووی پەیوەندی بە سوورێنچکەوە هەیە بەڵام کۆمەڵێ شتە یان ئەوە تا مناڵەکە بە بچووکی لە دایک بووە کەمتر لە 9 مانگ لە زگی دایکیان ماوەتەوە مێشک و دەمارەکان کە سوورێنچک ڕێکەخەن هێشتا پێ نەگەیشتووە کاتی پێویستە تا قوددان فێرە بێ مێشکی دوای ئەوە شەشەی نامێنێت لە قوددان ئەمە یەک دوام شت چۆن لە گەورەیە دڵەکەزە دروستە بێ و خواردن و پێکاتەکانی ناوگەدا ئەگەڕێتەوە بە ناو سوورێنچک و بە ناو گەرو لە مناڵی ژێچەکەل هۆکارە سەرەکیەکان بەس مناڵ ناتوانێت پێت بڵێ جاروە هەبوو مناڵ تەمەنی 8 مانگ 9 مانگ بۆ تووشی ئەو حاڵەتە بووە لەو مناڵەکانە زیاتر چی تووشە بێ چۆن ئەیزانین کە پرسیار لە دایکەکە ئەەکەین ئەڵێ کاتە شیرە دەمێ ئەکۆکێ مناڵ ناتوانێت پێت بڵێ من ناتوانم قوتی دەم ئەکۆکێ ئەگەڕێتەوە هەندێک جار کە ئەگەڕێینەوە مناڵەکە 5 ساڵانە بۆ نمونە پرسیاری لێکەین ئەڵێن دوای ئەوەی لە دایک بوو هەتا 1 ساڵان کێشەی هەبووە لە قوددان هەندێک جار ناگەینە وەڵامەکە تەنها یەک شتێکمان پێ لە دایکە دوور لە ڕووبینەران ئەڵێ پیسیەکەی چەند جارێ ڕەش بوو بە مناڵی ئەمە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە خواردن زۆر گەڕاوەتەوە بۆ سوورێنچکی بریندار بۆ خوێن دابەزیوە خوێن لە سوورێنچکی دابەزی دوای هەرسەبێ ڕەنکەی ڕەشە بێ لەگەڵ پیسیا دەرەچێت ئەمە لە مناڵە هەتا چەند ساڵی بەردەوام بێ دواتر چاکە بێ بۆ شێ خۆی چاکە بێ ئەگەر چارەسەر وەرنەگرێت چا نابێ ئەگاتە ئاستێک تووشی تەسکبوونەوەیکی زۆرە بێ ئەو کاتە چارەسەرەکەی تۆزە قورستە زۆر باشە دکتۆر پێم بڵێ بەشێکی گشتی چارەسەری تەسکبوونەوەی سوورێنچک چییە؟ بەڵێ سەرەتا ئێمە چارەسەری بێدەرمان ئەو نەخۆشانیوە ئرتجاع مەریئیان هەیە یاخود خواردن ئەگەڕێتەوە گەرویان ئەبێ خواردنەکەیان ڕێک بخەین خۆیان دوورکەنەوە لە خواردنی چەور خواردنی بازار واتە سناک خواردنە خێراکان ڕیشاڵەکان زۆر بخۆن سەوزە و میوە ئەگەر زانیمان ئستفادەی نییە سوودی لێ نەبینی ئەو کاتە دەرمانی تایبەت بە خۆیان هەیە بۆیانە نووسین
ئەگەر گەیشتەوە ئاستەی تەسکبوونەوە هەیە لە سورێنچکە ئەو کاتە ئێمە پەنابەینە بەر نەشتەرگەری بەڵام پێش نەشتەرگەری هەندێک جار بە نازور باڵۆن چۆن باڵۆنی دەمارەکان هەیە باڵۆنی سورێنچکیشمان هەیە تەسکبوونەوەکەی بۆ گەوراکەینەوە ئەمەگەر لە حاڵەتێکە تەسکبوونەوەکەی زۆر نەبێت ئەگەر تەسکبوونەوەکە زۆر بێ پێویست بە نەشتەرگەریەکە باشە دکتۆریەکی لە چارەسەرەکانی بۆ منە تەسکبوونەوەی سورێنچێک بابەتی نەشتەرگەریە ئەو نەشتەرگەریە لێرە کرێت لە وڵاتی خۆمان یاخود لە دەرەوە کرێت بەڵێ ئەو نەشتەرگەریە جاران تەنها لە بەغدا ئەکرا دواتر لە کۆمەڵی شار بڵاو بووەوە جەڕاحەکان نەشتەرگەرەکان تەدریبێکی باشیان کرد ئینشاءڵڵا لە شاری خۆشمانە کرێ و نەخۆش پێویستی پێ بێ ئینشاءڵڵا بەیانەکەین دەستخۆش دکتۆرجان دکتۆر سپاس تەوان بۆ تۆ قسەی کۆتایی تۆ چییە لە کۆتایی بەرنامەکە ئەگەر باسەکەمان دوو باز بوو یەکیشان شێرپەنجەی سیەکان و بڵێ ئامۆژگاریم بۆ خەڵکی ئەوەی جگەرای شێشێ تەرکیکە کەمی نەکاتەوە تەرکیکە بەڵێ ئامۆژگاریشم بۆ دایکان مادە پاکەرەوەکان دووردابن لە دەستی مناڵ چونکە زیانەکەی زۆر زۆر گەورەیە زۆر باشە دکتۆرجان سپاس بۆ تۆ سپاس بۆ دکتۆر هەرمانی یاسین کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ و بۆڕەکانی خوێن بوون ئەمڕۆ کاتی خۆی بێمە بەخشی کۆمەڵێک ئامۆژگاری و ڕێنمایی و وەڵامی تەندروستی و پزیشکی گرنگی داینەوە سپاس بۆ ئێوەش کە تاکوێسە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تری ساڕێژ هەرشاد بن لە خۆشییا بن.